my mother, my hero, and our next president, Hillary Clinton. هیلاری کلینتن کاندیدکردنا خۆش لە عالیە کۆنگرەی نیشتیمانی دموکراتان بە پەسەند کرد. Your cause is our cause. شەوا هیلاری و کەچاوێ چارسی بوو. لێ دموکرات شانازیە دیکن و پارتیاوان ئەف ڕیکۆردژی تۆمار کرد و دیرۆکە ئەمریکای ێژوارڕە بنویسینە کوانای یەکەم خانم دەست نیشان کرد بەریکانی بکە دە هەڵبژارترین سەرۆکاتیە ئەمریکادا. And just the fact that a woman is going to be in the White House. جهه شهبونه کو بجارا یکی جنک دکوه کوشکاس پیدا. ام هر دم دبیجن کو جهه جنه دمال دایه. ما بستا ما اوه کوشکاس پی کلینتون ویل آستا هری بلند به او هر وساره و دکه جبو کچن ما دپاشا روژه دا. لوان چار روژن کنگری دموکراتان لباجار فیلادلفیا کو میوانداریا یکم کنگری کوماریان کربو لسال 1856 ڕێبەرên ناودارên دموکراتان لە پێشاوان سەرۆک باراک ئۆباما گۆتە کۆنگرەی و تەڤایە ئەمریکیان نەها هیلاری کلینتن باشترین و کێرهاتیترین کەسە سەرۆکاتیا وڵاتی بکە. ئەشکەرەبوونە ئیمێلên کۆمیتەیە کۆنگرەی دموکراتان و پشتەڤانیاوان لە کلینتن تێدا دیار بوو بوویە جهەیە نەڕازیبوونا پشتەڤانên بەرنی ساندرس لێ پشتی کو کاندیدێ کۆماریان دۆنالد ترامپ ji رووسیا خواستی ئەگەر بکاربن ئیمێلên هێشتا نەخویا ئەشکەرە بکن ڕێبەرên دموکراتان بە دەرفەت زانی و ڕەخنەیەن تند لەوی گرتن ji ber ku dixwaza welatek nedost û biyanî dest têxwe bike nav karûbarên Amerîka. Nebes ew belkû siyasetên wî yên hember penaber û musulmanan jî cihê rexneya dimokratan bû. Progressive issues پرزگرێکên pêşveçûnê gelek bû min giring bûn bi taybet kerbaja aliyê Partiya Komaryan û Donald Trump heştin ku ez bixwazim bibim beşek ji civakê û tiştekî bikem da ku peyamekê bigehînim xelkî û bêjim em beşekê herî giringîn di Amerîkada. Xweş ku birayên me, dayk û babên me ji bo vî welatî xwîna xwe rijandine. Em jî weke her kesekî Amerîkî ne. Proseyê helbijartina serokê Amerîkî nebes xema xelkê Amerîkaya belkû gelek caran rolê serokê Amerîkî کاری دیکەت سەر وڵاتین جیهانê jî. دەرفەتێکی گرنگە هەم لە نزیکەوە چاودێری ڕووداوێکی مێژووی گەورە بیت لە هەمان کاتیشا دەرفەتێکە بۆ من باس لە وەزعی کوردستان و ئەخواست و هیوا و ئایندەی وڵاتەکەی خۆمان و پێویستیەکانی خۆمان بکەین هەم لەگەڵ ئەو دۆستانە هەم لەگەڵ ئەو سەرکردە جیهانیانەی کە دێن لەم کۆنگرەیە بەشدارە بن دەرفەتێکی زۆر باش بووە. بۆ من لە کوردستانەوە بۆ من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە کە دەی لێرە ئەم وڵاتە گەورەیە ئەم وڵاتە خاوەندە دەسەڵات و هینە توانایە پرۆسەیەکی دیموکراتی دێرینی هەیە. پشتی vêserhatiya dîrokî û gotara gelek giring xanim Hillary Clinton digal malbata xwe û tevaya rêberên partiyê û nênerên partiyê ji seranserî Amerîka ji vê şahiya mezin vedgerine ve lêgelo ew ê şahiya serketina kandîda xwe bikin li helbijartinên serokatiyê li heştî meha 11 ew li ser pêşhat û rûydanên sed rojên dehatî dimîne. Dexilê şemo ji nav Kongrê Dîmokratan li Filadelfya.